بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وا بڕیار بوو دوێنێ پەرلەمانی عێراق دەنگ لەسەر پرۆژە یاسایی بودجەی عێراق بۆ ساڵی 2021 بدات. بەڵام بۆەوەی ناکۆکیەکان جارێکی تر دەنگدان لەسەر پرۆژە یاسایی بودجە بۆ هەفتەی داهاتوو دواخرایەوە. ناکۆکی لەبارەی پشکی هەرێم هەروە ناکۆکی ناو ماڵی شیع و لە ناوسونەکانیش سەبارەت بە پرۆژە یاسایی بودجە هەیە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین پشکی هەرێم لە پرۆژە یاسایی بودجەی عێراق چی بەسەردێ، هەروە ناکۆکیەکانی ناو ماڵی شیع لەباری بودجەوە چین و ئایا نرخی دۆلار لە پرۆژە یاسایی بودجەدا دەستکاری دەکرێت؟ هەفتەی داهاتوو پەرلەمانی عێراق بۆ دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە کۆ دەبێتەوە. بڕیار بوو دوێنێ پەرلەمانی عێراق دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە بدات، بەڵام بەهۆی ناکۆکی لایەنەکان بۆ شەمەی داهاتوو دواخرا. دوایەوەی وەفدی حکوومەتی هەرێم و لایەنە شیعەکان لەسەر پێشنیازێک بۆ یەکلاکردنەوەی دۆسەی نەود ڕێکەوتن، دواتر لایەنە شیعەکان پاشگەز بوونەوە. ئەو پێشنیازەی لایەنە شیعەکان و وەفدی هەرێم لەسەری ڕێکەوت بوون خۆی دەبینێتەوە لە ڕادەستکردنی داهاتی 250,000 بەرمیل نەوتی هەرێم بە عێراق. بە گوێرەی زانیاریەکان لە ئێستادا لایەنە شیعەکان دەقێکی نوێیان بۆ پشکی هەرێم زیاد کردووە، بەڵام ئەو دەقە لەلایەن وەفدی هەرێم ڕەت کراوەتەوە. دەقە زیادکراوەکە دەڵێت بەبێ ڕادەستکردنی نەوت پشکی هەرێم نانێردرێت. جگە لە پشکی هەرێم لایەنە شیع و سونەکان لەبارەی چەند پرسێک ناکۆکن لەوانە دامەزراندن و پشکی پارێزگاکان. ئەمە جگەلەوەی بەشێک لە لایەنەکان دەنگدانیان با بودجە بەستوەتەوە بە دابەزاندنی نرخی دۆلار. ماوەی 4 مانگە پرۆژە یاسای بودجە لەلایەن حکوومەتی کازمیەوە بۆ پەرلەمان نێردراوە، بەڵام بەهۆی ناکۆشی لایەنەکان دەنگدان لەسەری دواکەوتووە. ئەمەش کاریگەری خراپی لەسەر ئابووری عێراق داناوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز مامۆستا ئەحمەدی حازی ڕەشید ئەندامی لێژنەی دارایی پەرلەمانی عێراقمان کردو. مامۆستا بەخێر بێن. سپاس گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆچی دوێنێ دەنگ لەسەر پرۆژە یاسای بودجە نەدراوە دواخرا بۆ هەفتەی داهاتوو؟ بەنای خوای بەخشندەی میهرەبان سپاس بۆ ئێوە، سپاس بۆ بینەران لە هەرگوێن. طبعا ئێمە لە ماوەی زیاتر لە 70 ڕۆژ سەرقاڵ بووین بە ئامادەکردنی پرۆژە یاسای بودجە و ئەو تعدیلاتانەی کە پێویستە. لە ئەسڵا پرۆژە یاساکە 58 مادە بووە، زیاتر لە 30 مادەیمان تعدیل کردووە، زیاد لە 25 مادەشمان بۆ ئیزافە کردووە. پرۆژە یاسای بودجە لە کاتی خۆیان من وەسم کرد بە خراپترین پرۆژە یاسای بودجە لە ڕووی ناوەریەوکۆ، بەڵام لە ڕووی شکل و باشترین پرۆژە یاسا بوو کە کۆمەڵێک راپۆرتی زۆر وردی لەگەڵا بوو، زۆر ئیسفادەمان کردووە لەو راپۆرتانە. بەداخەوە هەرێمی کوردستان ئیسفادەی نەکردبوو لەو راپۆرتانە. لە ماوەی ئەو 70 ڕۆژە نزیکەی 500 ساعت کۆبوونەوەمان کردووە، زیاتر لە 55 کۆبوونەوەمان کردووە وەکو لیژنەی دارایی. هەرچی وەزارات هەیە، وەزارەت هەیە 3 جار بینیومانە، بە تایبەتی وەزارەتی نەوت زۆربەی دام و دەستگاکانی عێراقمان بینیوە، مەسەن لەگەڵ 3 جار لەگەڵ مالیەی پەرلەمان دانیشتین بۆ کەمکردنەوەی خەرجیەکانی ناو پەرلەمان، خەرجیەکانی ناو سەرۆکایەتی کۆمار، خەرجیەکانی ئەنجومەنی وەزیران. بۆ یەکەم جار کۆمەڵێک داتا و بەیاناتمان لە ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی کۆمار وەرگرتووە کە لەو پێش لە بەردەستمان نەبووە. ئەوە لە کاتی خۆیان باسیەکەین ئەگەر شایست بەوە بێ، شایەن بەوە بێ کە بڵاو کرێتەوە بڵاوێکین. دوجار ویستێک هەبوو کە هەر لە بیدایەتەوە مادەی 10 و 11 تەخیرکە بۆ کۆتاکاتەکان بۆ ئەوەی کات لە بەردەستمان نەبێ بۆ مناقەشەکردنی و بابەتە. ئێمە نوێنەرانی کورد بە تایبەتی سێ نوێنەرەکەی هاوپەیمانی هیوا لەگەڵ نوێنەرەکەی یەکێتی تەنسیقێکمان کردبوو کە لە هەر بیدایەتەوە بە هەماهەنگی کارەکەین. بۆیە هەر لە بیدایەتەوە پێداگیریمان کردمان مادە کە مناقەشە دەکرێ مادەی 10 و 11 بێ بە هەمان شێوە لە کاتی خۆیان مناقەشە بکرێ. مادەی دا باز لە فەقەرەی یەکەم و فەقەرەی دووەم دوو فەقەرەیە. فەقەرەی یەکەم باز لە پشکی موازنەی حاکمەیەکە کە لەو بابەتە لە فەقەرەی یەکەمە بڕگەیەکمان زیاد کردبوو، ئەو بڕگەیەمان کردووەتە داتاکانی بە وەزارەتی پلاندانان.
ئەو داتانەی وەزارەتی پلاندانان کە کردومانتەوە و نووساوە ڕێژەی دانیشتوان ڕێژەی دانیشتوانەکان دیار نییە بەزێمە کردومانەتە ڕێژەی دانیشتوان بە پێی داتا و بەیاناتی وەزارەتی پلاندانان لە داتا و بەیاناتی وەزارەتی پلاندانان ئێمە لە بری 12.67 13.92 واتە نزیکەی لە سا چواردە ینی زیادتان کردووە زیادمان کردووە بەڵام بە شێوەیە 16 بۆ 13.92 ئەمە بە وازەح دیار نییە لە مادەکە بۆ ئەوەی ئیشکالیەتێک دروست نەکە ینی بە وازەح نەمانوتووە 12.67 کەواتە ئەبێتە 13.92 بۆ ئەوەی بەرامبەرەکانمان با بڵین ئەم فەقەرەیە تێپەڕێنرێ چکە ئەگەر وان نەڵێن تێناپەڕێن چکە ئێمە زۆری نەنین لە ناو پەرلەمانە کەمینی بۆیە تەنها وتمانە بە پێی داتاکانی وەزارەتی پلاندانان داتای وەزارەتی پلاندانان لە هەموو راپۆرتەکانە هەیە من خۆم بۆ خۆم لە 2019ەوە داتای وەزارەتی پلاندانانم لایە لە 2009 تا 2019 ماوەی 10 ساڵ ئەوەم لایەوە کاتی خۆشی ڕادستی حکوومەتی هەرێممان کردووە کە بە پێی داتاکانی وەزارەتی پلاندانان ئێمە 13.92 بەڵام بەداخەوە ئیسفادیان لەو بابەتە نەکردبوو بەلای ئەو بابەتان نەوشن ئەوەی وەفدی هەرێمی بۆ هاتبوو بریتی بوو لە نەوت بەتەنها بۆیە دوجار کە هەندێک فەقەرە و مادەمان ئیزافە کردبوو وەکەوەی فەرمانبەرانی ئیتیحادی وەفدەکەی هەرێمی کوردستان لە بری ئەوەی پشگیری لەو بابەتە بکاتەوە ئەمە ئەرکێک بوو لەسەر حکوومەتی هەرێم بگوێزرێنەوە بۆ سەر وەزارەتە ئیتحادیەکانیان حکوومەتی هەرێم لە ڕێگەی وەفدەکەیانەوە و لە ڕێگەی فشاری فراکسیۆنی پارتیەوە ئەو بابەتیان هەڵوەشان بوو ئەنیەوەی کێوە داوەتەنگ دوو فەرمانگە فیدراڵیەکان لە هەرێم بستنەوە سەر بەغدا بوجەکان لەسەر بەغدا بێ و بەبێ دواکەوتن چکە ئەوە ئەرکێکی لەسەر حکوومەتی هەرێم دروست کرد بۆیە وەرکە تەخفیف بێ و مانش فەرمانبەری ئیتیحادین لە هەموو دنیا چۆن پاسەوانی سنوور ڕاستە خۆ پەیوەندیان بە عێراق هەیە موچەکانیان بەبێ دواکەوتن دێت هەرچەنە هەرێم لەوەشە جۆرێک لە دەستکاریەکە بەڵام ئەمانویستەوە بکەین دوجار ئەو فەقەرەیان لا بردبوو لە ناو ئیتیفاقەکەی کە دایان ڕێژا بوویەوە بەڵام ئێمە پێداگریمان کرد لەسەرەوەی ئەبێ فیانلەنەوە دەنگی لەسەر دراوە خرایەوە ناو مادەکە دووبارەوە دامانایە بە مادەیەکی سەربەخۆ کێشەیەکشی لەسەر دروست بوو باش وەفدەکەی گەیشتینە سەر مادەی 11 لە مادەی 11 ئەوەی نەسی حکومی هێزە شیعیەکان وتیان ئێمە ئەو نەسەمان قبوڵ نییە کە بریتە لە ڕادەستکردنی داهاتی 250,000 بەرمیل بە سعری سۆمو هەرێمی کوردستان ئەمە ڕادستی حکوومەتی عێراق کات لە مقابلە عێراق 12.67 تێداتی هێزە عێراقیەکان ئەمان بە تایبەتی هێزە شیعیەکان ئەمان قبول نەکرد وتیان ئێمە ئەم فەقەرەیەمان قبول نییە نەسی بەدیل دێنین لە بیدایەتی مناقەشەی موازنەوە ئێمە چاوەڕێی هێزە شیعیەکانەکەین بگەنە نەتیجەیەک و نەسێک بێنن لەم هەفتەی پێشوا گەیشتونەتە تەوافقی ئەو نەسەی کە ئێستا لە ناو موازنە داخل کراوە ئەم نەسە هەمان ئەو نەسەیە ئەوەی حکوومەتە بەڵام هەرێمی کوردستان چۆن تەنها لە خولیا و لە خەمی ئەوایە نەوت شەرعیەت پێ بدا بیفرۆشێ هێزە شیعیەکانیش تەنیا لە خولیای ئەوان بە شەقامی خۆیان بڵن ئەوە هەموو نەوتی هەرێممان لە بەردەسایە و هەموویمان کۆنتترۆل کردووە و بە تەوافق لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانە بەشێکە دەینەوە بە هەرێم وەکو کولفەی شەریکات و پترۆ دۆلار و مەسافی بۆ ئیستیهلاکی مەحەلی بەشەکەی تریشی تەسلیم بە خەزانەی ئیتیحادیەکە ئەوانیش لە خەمی ئەوان کە بە شەقام بڵێن بەڵێ ئێمە مسەیترین کە هەردوو لایەن لە خەمی یەکەم بەرژەوەندی هێزەکانیان دوو چۆن بتوانن جەماوەر و شەقامی چ شەقامی کوردی بێ و چ شەقامی شیعی بێ بیخەڵەتێن دوجار کە نەسەکەیان هێنا نەسەکە بەو شێوەیە کە ئەڵێ نەسەکە هەر لە بیدایەتەوە تەعاڕوزێکی تایە باسی ڕادەستکردنی نەوتەکە لە کۆتاییە باسی ڕادەستکردنی نرخی نەوتەکە 250,000 بەرمیل کامە تێگیرانێکە لە ئەساسەوە کە نەسەکەمان خوێندەوە ئێمە وەک هێزە کوردی وەک ئەو هاوپەیمانی هیوە وتمانم نەسە تەعاڕوزی تایە وتیان تعاڕوزی تیان نییە بوو بە مناقەشەمان وتمانێمە نابینە عەرقە بۆ بابەتە مادەم ئەبێتە هۆی ئەوەی موچە بۆ هەرێمی کوردستان و فەرمانبەری هەرێمی کوردستان بێ ئێمە ئیشکالمان لێ نییە بەس یەک شتەڵێن
تحملی مەسئولیەتی جێبەجێنەکردنی ئەو مادەیە لە ئەستۆی هەردوو لاتانە بە تایبەتی بە هێزە شیعەکانمان وچکە وتمانەمە نەسی ئێوەیە تحملی مەسئولیەتی جێبەجێنەکردنی ئەم ئیتفاقە لە ئەستۆی ئێوەیە ئەوە ئێمە بێدەنگە بین و شتێکی طبیعیە بێلامە دەنگ درا لەسەر ئەم فەقەرەیە دوجار ئێمە فەقەرەیەک هەبوو کە لە زووەدا کۆکیمان لەسەرە کرد ئەویش موچەی فەرمانبەرانە کە بە شێوەی ئەوەی ئەگەر هەرێم پابند نەبوو ئایا ئێمە وازبێنی لەو قەزەیەکەوە هەرێم پابند نەبێ و بەکەیف خۆی هەمان بابەتی 2014 تا ئێستا موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە و نەدرێ ئەوانە بۆیە ئێمە داکۆکیمان کرد لەسەرەوەیە بێن نەسێک داخل کرێ ئەگەر هەرێمی کوردستان پابند نەبوو ئەوە حکوومەتی ئیتیحادی بۆی هەیە مامەڵی ڕاستەوخۆ لەگەڵ پارێزگاکان بکات باش ئەمە گرفتی لەسەر دروست بوو ئەوان وتیان ئێمە ئەم ئیتفاقە ڕعایەتەکەین ئێمەشتمان نەخێر ئێمە هەر لە بیدایەتەوە ئەم نەسەمان هەبوو وەکو هەندێک لە ئەندامانی هاوپەیمانی هیوا چونکە ئێمە ئەو نەسە تەبەنی نەکراوەکو هاوپەیمانی هیوا بۆەوەی دقیق بووم و بابەتەکە بە ئەمانەتەوە لەلایەن چەند کەسێک چەند ئەندامێکی هاوپەیمانی هیواوە تەبەنی کرا و لەوێش بەناوی ئەو چەند کەسەوە تەڕەحمان کرد گرفتێکی لەسەر دروست بوو ئێمە با بڵێن کە تەرحی بابەتەکەمان کرد قبول نەکرا بایکۆتمان کرد لە لیژنەکە دوایی لە ئەنجامی وەساتەیەک گەڕاین و ناو کۆبوونەوەکان بابەتەکەمان تەرح کرد بەڵێ لە 20 لە 18 کەس 10 کەس دەنگیاندا لەسەر ئەم بابەتە کە هەرێمی حکوومەتی ئیتیحادی بۆی هەیە ئەگەر هەرێم پابند نەبوو بۆی هەیە تەعاملێک بکە لە مەجالی ئەوەی وحدەیەکی حسابی داهاتی ئیتیحادی هەر پارێزگایەک مەرجنیە سلێمانی طبعا یەکێک لە لایەنەکان ئەویست ئەو مەسەلەیە تەشویح بکە باسی لەوە کرد بە هێزە شێوەکانی وتی ئەگەر ئێوە ئایا ئامادەن طبعا ئەو مەبەستی زیاتر سلێمانی وتی ئایا ئامادەن ئێوە 30,000 بەرمیل نەوت وەرگرن لە سلێمانی و موچەی ئەو هەموو خەڵکە کە نزیکەی 400 ملیۆن دۆلارە بیدەن لە بری 30,000 ئەوان وتیانەوە تەرحێکە کراوە و دەنگی هێناوە ئیتر ئەوە محافظەیەکە لە محافظەکانی هەرێمی کوردستان و ئەگەر توانی ئەو داهاتە تەسلیم بکە ئەوە شەرتی خۆی قبول کردو بۆیە ملزەمە عێراقەوەی باش دوایەوەی ئەم نەسە تێپەڕی و دەرچکرا لە ناو موازنە بۆ ئەوەی بێتە ناو پەرلەمان و لەوێ دەنگی لێ بدرێ وەفدەکەی هەرێم دووبارە هاتنەوە سەرخەت و ئەم بابەتیان زۆر بە قورسی لەگەڵ هێزە شێوەکان کەوتنەوە تەفاوز و کە ئەوان قبولی ئەم بابەتە ناکەن و ئەمە ئەبێتە هۆی ئەوەی سەر لەبەری ئیتفاقەکە پاشگەز بنەوە بۆیە دوجار لە ژێر فشارە لیژنەی مالی ئەم بابەتەی خستەوە دەنگدان و فەقەرەکەیان سقوط پێکرد ئەوەی کە ڕاستەوخۆ مامەڵە بکە کە ئەمە مەسئولیەتی تاریخی لە ئەستۆی ئەو دوو هێزە سیاسیایە بە دەرەجەی ئەساسی پارتی دیموکراتی کوردستان بە دەرەجەی دووەمیش یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکایەتی ئەو وەفدەی کە هاتبوون و ئەم بابەتیان هەڵوەشاندەوە کە ئەمە ئۆفەرێک بوو یا با بڵێن ئەو بابەتە بوو کە هاوکاری سیستەمی لامەرکەزیەکە کە چەندێکە یەکێتی نیشتیمانی پێداگریەکە لەسەر چۆن لی دەدەن مادەم ئەوە ئەبێ یەکێتی نیشتیمانی وەڵام باتەوە لەسەرەوەی کە چەندێکە باسی سیستەمی لامەرکەزیەکە و مامەڵەی لامەرکەزیەکە ئەمە بابەتێکی زۆر گرنگ بوو ئەگەر حکوومەتی هەرێم بوویە هۆی ئەوەی موچەنەیە بوجەنەیە لە حکوومەتی ئیتیحادیوە یەکێک لە پارێزگاکان ئەگەر ئامادە بووە داهاتەکانی ڕادەست کردایە موچەی ئەو پارێزگایە یا بوجەی ئەو پارێزگایە بە تەواوی ئەگەشت بۆ نمونە ئەگەر پارێزگای سلێمانی بە تەواوی ئینەکەی ئامادە ببوایە مەسەنەن ئەو نەوتەی کە هەیە لەم پارێزگا کە نزیکەی 30,000 بەرمیلە ڕۆژانە کە هەر بەرمیلێکی 16 دۆلارە درێت تا نەقڵەکرێ بۆ خۆرمەلە ئەنجا لێەوە کرێتە بۆری زۆر بە ئاسانی ئەتوانرێت ڕادەست بکرێت و عێراق لە بری ئەوەی بوجەی ئیتیحادی کە نزیکەی 12 تریلیۆنە نزیکەی 5 تریلیۆنی هاتە سلێمانی و ئاوەدانی سلێمانی و لامەرکەزیەت لە سلێمانیا تەرسیخە بوو و هیچیش مەساسی قوارەی هەرێمی کوردستانی نەکرد ڕەبتی نەبوو بە هەڵوەشانەوەی ڕەبتی نەبوو بە سەلاحیات بەڵام پارتی و یەکێتی لە سەلاحیاتی خۆیان نەترسن کە جەماوەر و خەڵک لە دەست بدەن لەبەرەوەی پارتی بە دەرەجەی ئەساس دژی ئەو بابەتە بوو و یەکێتیش هەماهەنگ بوو لەگەڵیان
وەفدەکەش تحملی ئەو مەسەلەیە باشە بەس وەکو ڕێک وەکو ڕێکەوتنەکە دوای تەگەری تێکەوت دوایین پێشناسی دوای ئەوەی کە بابەتەکە تەواو بوو موازنە تەواو کرا مۆر کرا کە ئیتر بۆ سبەینێ بخرێت ئێمە نەمانتوانی هەتا سعات 1:30 ئەم جارەکان توانرا تەواوی بڕگە و مادەکانی موازنە ئامادە بکرێت لە لیژنەی مالیە و دەنگی لەسەر 1:30 بۆیە نەتوانرا کۆبوونەوە بکرێت خراە بەیانی سعاتدا دیار بوو هەندێک هێز وولایەنی سیاسی کاتێک کە ئیتفاقەکە دووبارە ئەخوێنەوە سیرەکەن ئەم ئیتفاقیە زۆر دقیق نییە لە بڕگە و مادەکانیان چکە ناو پەرلەمان جۆرێک لە حراکێکی سیاسی تایە هەندێک جار لە بڕیاری کوت لە سیاسیەکان دەرەچن کاتێک سەیریان کرد لە بیدایەتەوە هەر لە بیدایەتەوەی موازنە هاتبوو هەندێک لە ئەندامانی ناو پەرلەمان باسییان لەوە کرد کە ئەگەر هەمان دەقی یاسای پڕکردنەوەی کورتهێنان تەمویلی عجز دووبارە نەبێتەوە بەوەی ئیلزامی حکوومەتی هەرێم بکا بەوەی نەوت بدا لە مقابلە اینجا پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان و ئەگەر نەوتی نەدا هیچ نەنێرێ لە بیدایەت و تادیدا بەمە کرد کاتێک سەیری موازنەکەیەکان سیرەکان خاڵیە لەم بابەتە بۆیە حراکێک لە ناو پەرلەمانە دروست بوو دەستیان کرد بە فشار دروستکردن بۆ گۆڕینی ئەو فەقرێ وفعلەن هەندێک لە فەقرەکە هەندێک لە مادەی 11یان گۆڕی کە لە کاتێک ئەمە لیژنەی مالی دەنگی لەسەر دراوە ئیتیفاقێکە بۆیە ئەمە بوو بە بەشێک هەموونا بوو بە بەشێک لەوەی کە موازنە دووبارە بکەوێتەوە بگەڕێتەوە بۆ مرەبعی یەکەم بەشێکی تر لەو گرفتانەی کە دروست بوو کوتلەی نەهجی وەتەنی پێداگریان لەسەرەوە کرد ئەوان ئامادەنین و بایکۆتی کۆبنەوەی پەرلەمانەکەن لەبەرەوەی هیچ قەرزێکی خارجی قبول ناکەن بۆ پشتگیری ئەوان هەموو هێزە شیعیەکان پشتگیری ئەویان کرد دیسان ئیعادە نەزەر کرایەوە لە قەرزەکەن دەوڵەتی قانون لەگەڵ بەدر دیسان ئەوانیش دوو بابەتیان وروژان کە بریتیە لەوەی ئەگەر ئەو ئیستیسماراتەی کە هەیە بە شێوەی خۆی جێبەجێ بکرێ ئەوە بۆی هەیە لایەنێکی سیاسی ئیسفادە لەو بابەتە بکە بۆیە ئەوانیش عرقلەیەکیان بۆ پرۆژە یاساکە دروست کرد لە ڕۆژی دووەم لە سعات 11 دیسان دەست کرا بە کۆبنەوە حتا سعات 7 ئێوارە نەگەیشتە نەتیجە ڕۆژی شەمە بۆیە دوجار بڕیاردرا کۆبنەوەکان تەخیر بکرێن چکە نەگەیشتە نەتیجە وە خراوەتە هەفتەی داهاتوو ڕۆژی شەم باش بەزوەکو ئێستا دوایین پێشنیاز وەفدی هەرێم ڕەتیان کردەوە ئەوەی کەدانرا بوو بڵێن هەرێم دەبێنەوە تەسلیم کە اینجا خۆی مادەکە زۆر پێچەوانەی تایە بڵێ ئەوان تا ئێستا ئەو پێشنیارە تازە ئەڵێن ئەبێ هەرێم نەو تەسلیم کە چونکە ئەوەی دانراوە لە موازنەکە معادلەیەکی زۆر سەر سوڕهێنەرە هەرێم بۆ نمونە باید 250,000 بەرمیل نەوت بە سعری سۆمەوە فرۆشێ بۆ نمونە ئەگەر بە $6 بفرۆشێ ئەکاتە 450 ملیۆن دلار ئەبێ هەرێم بڵێ بە عێراق ئەوە حسێب کە من باید 450 ملیۆنم فرۆشتووە نیوەی داهاتی گومرگەکانیش 100 ملیۆن ئەمە 550 ملیۆن دلار مانگانە چەندم بەرەکەوێ بۆ نمونە ملیارێکی بەرەکەوێت کە کات تریلیۆنێک و 200 یا 800 ملیۆن دلاری بەرەکەوێت ئەڵێ من 550 فرۆشتووە ئەوەی لێ دەرکە 250 ملیۆن دلاری ترم بۆ بنێرە واتە هەرێم هیچ تەسلیم ناکان نە نەود نەپارە ئەڵێ تۆ وان فەرسکە کە من ئەوانم فرۆشتووە بۆ جارێکیکە بینێرم و حسابی تۆ بینێری تۆ حسابی من ئەوە پێوترێ نظامی مەقاسە کە سەیریان کرد هێزە شیعیەکان ئەم معادلەیە دیسان هەمان معادلەی 2019 هەرێم تەسلیم نەکا دیسان پارەی بۆ بێ بۆیە لە دوجارە ئەم بابەتە ڕێیان لێکەوت کە هەرێم لە ڕێگەی ئەم نەسەوە ئەتوانێ نەود ڕادەست نەکا و داهاتیش ڕادەست نەکا و ماگانش بڕێک پارەی بۆ بێتە هەرێم بۆیە هێزە شیعیەکان لە دوجارە پاشگەز بوونەوە لەو فەقەرێ ئەنی وەفدی هەرێمیش دوایی ئەویان ڕەت کردەوە کە نەوت تەسلیم بکەن اینجا دوای ئەوان پێشنیاری تازەیان بۆ دروست بوو هەرسان مادەی 27 قانونی ئیدارەی مالی کە باز لە تەنزیلەکە ینی ئەوەی کە هەرێم ناینێرێ ئەوە نەی لێ ببڕن ینی لەو بڕێی کە بایی 800 ملیۆنە هەرێم ئەبێتە هۆی زیانگەیاندن بەو 800 ملیۆنە بای 550 ملیۆن دلار زەرەری پێگەێنێ ئێکەواتە بێ 250 ملیۆن دلاری بۆ بێ بۆیە بڕیاریاندا نەخێت هەرێم تاوەکو نەود ڕادەست نەکە
داهاتی بۆ نایەتە بەردەسەوە. ئەمەش وەفدی هەرێم دیار بوو قبوڵی ئەم بابەتیان نەکرد بۆیە دوجار موازنە کۆتایی دواکەوت و ئەگەری ئەوەش هەیە ڕۆژی شەممە شتێ نەپەڕێ بگەڕێنەوە بۆ بەغدا بۆی بزانین ماڵتایاتی سیاسی و مالی چییە. باش ئەی وەکو خۆتان وەکو بڵێن هاوپەیمانی هیوە شتێکتان بڵێن جێگیر کردبوو لە پرۆژە یاسای بودجە کە ئێستا ماوە و لە خزمەتی بڵین موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێ ئەوەی کە تەسبیتمان کردووە خاڵی یەکەم بریتە لە گۆڕینی ڕێژەکە بەبێ ئەوەی هەستی پێ بکەن کە لە مادەی دێ فەقەرەی یەک دانیشتێکی کورتمان کرد بۆ مادەی دە فەقەرەی دوو ئایا ئەوەش بگۆڕین پێشنیاری گۆڕینی ئەوە بکەین برادەران ڕێیان وا بوو ڕێیمان هاتە سەر ئەوەی ئەو بابەتە بە مەرحەلەدانێ مادەم لە فەقەرە یەکەما گۆڕاوە کە توانین نەبێ ئیستیعانە بکەین بۆ بە فەقەرەی یەکەمەوە بۆ ئەوەی ئەمە ببێتە ساروی المەفعول بۆ ساڵێکی دیکە و کەوتۆتە سەر ئەوانەی کە لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە وەزارەتی سامانە سروشتیەکان و وەفدەکانی هەرێم حکوومەتی هەرێم چۆن ئەم نەسە تەرجەمەکەن لە ئەنجامی تەرجەمەی ئەو نەسە چەم ساڵ بێ لە موازنەی حاکیمە پشتی هەرێمە توانن 13.92 وەرگرن و ئەگەر نتوانن لە ئەم ساڵات جێبەجێ بکرێ و خەلەل دروست بکە ئەوە لە ساڵی داهاتوە ڕێک ئەتوانن ڕێژەی هەرێم بکەنە نزیکەی لە ساڵ چواردە. خاڵی دووەم کە جێگیرمان کرد بریتی بوو لەوەی دووبارە فەرمانگە فیدراڵیەکانی هەرێم ڕاستەوخۆ بخرێنە سەر وەزارەتەکانیان لە حکوومەتی ئیتیحادی و موچەکانیان ڕاستەوخۆ ببێ. خاڵی سێهەم ئەو بڕەپارەی کە تەرخان کراوە و لە بەغداوە بۆ موچە دێتە هەرێمی کوردستان نابێ بۆ هیچ بابەتێکی کە سەرف کرێ بە معنای ئەوەی تەرخانە بۆ موچە بەس بۆ موچەیە و یەکەم ش دەبێ موچەی لێ بدرێ بۆیە هەرێم جارێکیکە ناتوانێت تەلاعوب بکا بەو بڕەپارەوە هەر تەلاعوبێ بکە ئێمە دیوان ڕقابەی مالی لێ تێگەێنین کە ئەوە بۆ موچە داراوە و نابێ ئەو لێبڕین و کەمکردن و زیادکردن و مانکردن بە 45 ڕۆژ و ئەوانە هەمووی ڕووبدا بۆیە ئەم سێ فەقەرەمان زۆر بە گرنگ زانی هەوڵماندا فەقەرەی سوجەنای سیاسی و مەسئلەی هەڵەبجە وەکو قەزیە ڕەفع و مادەی 16 بەشدار بن بەڵام ئەوان نەسەلماند چونکە ئەوان وتیان کاتی خۆی مەسئلەی شوهەدا و سوجەنای سیاسین هەرێمی کوردستان خۆی وتوێتی من وەزارەتی شەهیدانم هەیە و مؤسسەی سوجەنام هەیە لەسەر لە ساحەفەکە ئێمە ئەو پارەیە دەین بۆیە تا وەزارەتی شەهیدان هەڵنەوەشێتەوە لە حکوومەتی هەرێما ئەوە لە دەورەی پێشوشا و بابەتیان پێوتین لە 2009 شەو بابەتیان پێوتین ئێمە ناتوانین تەحملی ئەو مەسئولیەتە بکەین و لە ئێستادا ئەبێ بەشێکیش لەوانە کە بریتە لەو داتەوە بەیاناتە کە هەیە ژمارەی سوجەنای سیاسی و شەهیدەکان خاڵی کۆتایی کە زۆر پێداگریمان کرد لە سەری کە مەسئلەی هەڵەبجە بوو برای بەڕێزم دکتۆر مسەنا خۆی بەخۆی هاتە ناو لیژنەی مالیەوە بۆ ئەوەی تەرحی بابەتەکە بکاو ئێمە پشتگیریمان کرد بەڵام دوجار نەتوانرا ئەو فەقەرەیە جێبەجێ بکرێت لەبەرەوەی وەکو پارێزگایەک مەبەستەوەی بودجێ بۆ دابدرێت وەکو پارێزگا مامەڵەی لەگەڵە کرێ ینی لە ماوەی ئەو چەند ساڵی کە لە بەغدا بووین ئەوەندەی ئەم جارە تەفاعل نەکراوە لەسەر قەزەی کەلیمەی پارێزگا وەکو مەڵە بابەتی کە هەیە دوای موازنەکە تەزیق کرا ئەوانە ئەتوانین باس بکەین چکە تا موازنە تەزیق نەکرێ نازانین ئەو بابەتانە خۆ بریاری پەرلەمان هەبوو بۆی حکوومەت مروزیم کە هەڵەبجە ببێ ڕێکارەکانی تاوا بکرێ ینی ئەو بابەتە ئەو دوا دەکرێت قەت هەڵەبجە ئەوەندە لە ئەولەویەتان نەبووە مەسەلەن لەبری ئەوەی ئێمە بەیاننامە بخوێنەوە پەرلەمانتارە عەرەبەکان بەیاننامەیەکیان خوێندەوە لەسەر هەڵەبجە ئێمە دوجار بەیاننامە کوردیەکەمان خوێندەوە و کۆمەڵێک داواکاری هەبوو سەرۆکی پەرلەمان داوای کرد ئەو داواکاریانەمان بە عەرەبی بۆ بنێرن کە بە عەرەبی خوێنرایەوە دووبارە پەرلەمان دەنگی لەسەردا و حکوومەتی پێوە ئیلزامکرا بەڵام بۆ ئەوەی هەموو جارێکم بابەتانە بێ لەوانەیە ئێمە لە هەندێک مەسائلە زۆر با بڵێن یا پێداگری یا بە شەفافانە نێڵێن قەراری پەرلەمان بۆ حکوومەت سیفەی ئیلزامی نییە ڕاستە ئەڵێ حکوومەت ئیلزامەکە بەڵام قەراری پەرلەمان بۆ حکوومەت سیفەی ئیلزامی نابێ سیفەی تەوسیە بەڵام خۆشبەختانە لە ئێستادا حکوومەتیش هەماهەنگە کە ئەو ڕێکارانە جێبەجێ بکە
ئەگەر متابعە هەبێت لەسەر ئەم بابەت. باش بەس ئێستا ڕەنگە خەڵک بڵێ پشکێرێم چی بەسەر دێ مادام ئێستا کێشە دروست بێ هەرێم ئامادە نەبێ نەوت تەسلیم کە هەرێم نەود نەدا پارە نانێرن یعنی زۆر بە کورت و کرمانجی هەرێم ئەگەر نەود نەدا پارە نان. ئەوە کێ بۆ ڕێکەوتنی لەگەڵ وەفدی هەرێم کردبوو کە ئامادە بوون داهاتی 250,000 لێ وەربگرن ئەنی ئەی بۆچی هەڵوەشە دوو بۆمباسکری لەناو پەرلەمانی عێراقا جیاواز لە پەرلەمانی کوردستان یا پەرلەمانەکانی دیکە زۆر جار سەرۆک کوتلەکان ئیتفاقێککەن بەڵام لەوێ هەندێک پەرلەمانتار هەن هەر لەناو کوتلەکانەوە هەندێک پەرلەمانتار هەن مستەقلن ئەگەر قەزیەکە لەناو پەرلەمانی عێراقا بە دوو کەس بە سێ کەس کێشە دروستەکرێ بە کوتلەیەکی بچوو کێشە دروستەکرێ بۆ چکە ئێستا کاتی هەڵبژاردنە ینی حراکێکی زۆر سەریع هەیە کە ئێستا واژوو کۆ بکرێتەوە بۆ هەڵوەشانەوەی پەرلەمان بۆ ئەوەی لە مانگیدا هەڵبژاردن بکرێت کە من خۆم بۆ خۆم قەناعەتم نییە هەڵبژاردن لە مانگیدا بکرێت لەبەر 4 سەبەبی بەسیط یەکەمێ تا ئێستا چەکی منفەلید چوزانم بە کوردی سلاحی منفەلید ئەوەی کە هەموو هاوڵاتیان چەک لە دەرەوەی دەوڵەت چەک لە دەرەوەی دەوڵەت دوو پارە لە دەرەوەی دەوڵەت هێزە سیاسیەکان پارەیەکی زەبەلا هەمووی بۆ ئیمپراتۆرێتێکی مالی و ئیمپراتۆرێتێکی عەلامی بۆ خۆی دروست کردو لەو ڕێگەوە کاریگەری زۆریە بێ خاڵی سێم بابەتی کۆرۆنا کە ڕۆژ لە ڕۆژ تەشەنە سەنێ بەتابەتی جیلی تازەی خاڵی چوارەم کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان تا ئێستا نەیتوانیوە کەفاعەتی خۆی بسەلمێنێ کاتوانێت لە مانگیدا هەڵبژاردن بکە بۆی بە بڕوای من ئەم چوار خاڵە ئەبنە هۆکار دیسان لە مانگیدا انتخاباتەکە ئەگەری ئەوەی هەیە کە دواب بکەوێتەوە باش بەزۆکو وەکو پشکی هەرێم ئێستا هەرێم پێژانزێکی متری نییە جگەلەوەی کە بڵین دروست بووە هەرێم دوو قەزێ هەیە یەکەم جاوتی من ئەوەی لە ناو موازنەی حکوومەت کە نردوێتی ڕازیم بەوە دووەم ئەڵێ ئەوەی کە لەگەڵ هێزە شێعەکان ئیتفاقم لەسەر کردووە ڕازیم بەوە غەیری ئەوانە ئەڵێ هەرێمەڵێ من ڕازی نیم پێ ئێستا کەواتە دەبێت 250,000 کە تەسلیم کە وەکو ناوت ئەمەی کە ماوەتەوە ئەبێ ئیتفاق یا دەنگ بدرێت لەسەر ئەو مقتەرەحە یا دەنگ بدرێت لەسەر ئەسڵی مادەکە یا مقتەرەحی تازە بهێن بەڵێ یعنی بە دووبارە لیژنەی دارایی دەنگی دووبارە لیژنەی دارایی دانیشێ بۆ دانوستانکار لەگەڵ ئەم بابەتە و وەفدی هەرێم ئایا ئەگەڕێتەوە بەغدا یاخود ناگەڕێتەوە ئەویان نەکەوێتە ڕۆژی شەممە با پێش ئەحداث نەکەوێت ئەی خۆتان وەکو پەیمانی هیوە ئێوە پێتەوە ئێمە هەمیشە وتومان باشین بەدیل چییە بۆ موچەکە بۆ هەمیشە وتومانە هەرێم ئەبێ ڕێکەوێ لەگەڵ بەغدا عێراق ئەبێ قانونی نەوت و غاز تێپەڕێنێ ئێمە وتومانە وەک هاوپەیمانی هیوا ئەگەر ئێوە نەسی ناو حکوومەتتان قبول نییە ئەبێ نەسێک بێنن ئێمە ئەو نەسە ئەگەر 4 مەرجیتیا بێ وەک هاوپەیمانی هیوا دەنگی لەسەر دەین دەستوری بێت باش قابل للتطبیق بێ لەسەر ئەرزی واقع جێبەجێ بێ بەپێ ئەو قانونانەی کە نافزن بۆ نمونە ئەبێ مادەی 29 قانونی ئیدارەی مالی کە نیوەی داهاتی خاڵە گومرگیەکان بگەڕێتەوە بۆ ئەو پارێزگانەی کە گومرگەکەی تایە نقطە گومرگیەکەی تایە خاڵی چوارەمیان ئەبێ لە بەرژەوەندی خەڵکی عێراق و هەرێمی کوردستان بێ هەر نەفسێک بێن ئێمە ئامادەین مناقەشەی بکەین و ئامادەین دەنگی پێ بدەین بۆیە هەمیشە ئەومان ڕەت کردوتەوە کە بوجە بەبێ کورت تێپەڕێ وتمانە نایڵین بوجە بەبێ کورت تێپەڕێ نەفسێک بێنن ئەم 4 مەرجەی تیابێ ئێمە ئامادەین دەنگ بین باش بەڵام ئەگەر ئەو دوو هێزە دەسەڵاتدارە پارتی و یەکێتی نەفسێک بێنن کە لە بەرژەوەندی هێزە سیاسیەکان و بنەماڵە سیاسیەکان بێ ئەوە بکەنە عەرقەلە کە نەیەڵن بایکۆت کە باسێک لە باسەکان کرابوو دوێنێ کاگەر ئەو دەسەن نەڕوا موازنە بخرێتەوان بایکۆت بکەن ئێمە وتمان بە هیچ شێوەیە بایکۆت ناکەین و سوورین لەسەرەوەی ئەبێن نەسەکان بە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان و عێراق کۆتایی باشە بەس ئێستا گەر بۆ خەڵکی کوردستان دەڵێم داهاتی 250,000 بەرمیل تەسلیم بکەن باشترە یاخود 250,000 بەرمیلەکە بدەن بە کۆمپانیای سۆمۆ خۆی بۆ هەرێم باشە هەموو نەوتەکەی لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە بفرۆشێ باش بۆ هەرێم باشە هەموو نەوتەکەی لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە بفرۆشێ هەموو کولفەی شەریکات هەموو ئیستیهلاکی محەلی چۆن بۆ عێراق سەرفکرێ بە ئایش بۆ هەرێمی کوردستان سەرفکرێ لەو کاتە شامە مراقبەی هەرێمی کوردستان دەکەین چونکە ئەگەر ئەو بڕێی کە دائەنرێ بۆ ئیستیهلاک ڕنگدانەوەی نەبێت لەسەر هەرزانکردنی بەنزین و گاز و نەوتی سپی بە هاوڵاتیان ئەوە دیسان ئێمە
متابعەوەکەین لە ڕێی دیوان ڕقابەی مالیوە ئەوەی دانرێ بۆ پترۆ دۆلار کە ئەبێ بۆ پارێزگاکان سەرفکرێ و بەشێکی بۆ مەشاریع بێ دیسان دیوان ڕقابەی مالی لێنینە سەرخەت بۆیە پێمان باشە هەموو نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە بفرۆشێ بۆ لانی کەم کاک حەکیم بۆ ئەوەی هەرێمەی فرۆشێ کە 460,000 بەرمیلە بەس لە ڕێگەی شەریکەی سۆمۆوە بفرۆشێ 460,000 11 دۆلاری فەرقە کە نزیکەی 350 میلیۆن دۆلارەکە زیاد دەکە 350 میلیۆن دۆلار بەس لە ڕێگەی سۆمۆوە بفرۆشێ ئەو کێشەیەمان بۆ حەلەکە کە ئێمە داوایەکەین یعنی ئەو فەرقەی کە 250 میلیۆن دۆلارە بێ بۆ هەرێم بەس نەوتەکە لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە بفرۆشێ سۆمۆی عراقی ئەم قسەی ئەحمەی حاجڕەشی نیە قسەی کۆمپانیای دیلۆیتە کە هەرێمی کوردستان بانگی کردووە تەدقیقی نەوت بکە هەموو بەرمیلێک 11 دۆلار لە خوار عراق فرۆشاوە 460,000 زەربی 11 بکە زیاتر لە 300 میلیۆن دۆلارەکە کە ڕۆژانە بۆ خەزیێنەی عراقە گەڕێتەوە کە بەشێکی خەزیێنەی بەس ڕۆژانە 350 میلیۆن دۆلار ڕۆژانە لە مانگێکە زیاتر لەو کولفەیەی کە هەرێمی کوردستان ئەیفرۆشێ بۆ نمونە ئەگەر هەرێمی کوردستان بای 500 میلیۆن بفرۆشێ ئەو بڕە کاتە 850 میلیۆن دۆلار. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەکرێن وڵاتن مامۆستا بەڵێنێرانی بەڕێست ناوبڕێکی کورتو دەگەڕێنی وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئەڤرو جیهان هەمی مژیلێ بەرەنگاربوونا ڤایرۆسێ کۆرۆنایەنە و چاوانیا دیتنا ڕێکên ساخلم بۆ پاراستنê ji vî vayrosî. Li kompanya Paşa Baxçe û bû cara êkel cîhanê beşek bi navê Vblok hate danan bû çêkirina hemî cûrên amanên şîşey yên tendurustî ji bo parastineka baştir û saxlemtir bû hewa û xêzanên hewa. Vblok ev sîstemê pêşkeftî nahêlît çi bakteriya yan vayrosên xerab bi şîşey ve bimînin. Pirêka kompanya Alton Oz hîndêşên vî cûrê amanên şîşey bi destxwe ve bînin. Ebtinê peywendiyê bikin bû pitir pêzanînan. Kompanya Alton Oz zaxo komelgeha bazirganî. سێمین فێستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کۆمپانیای ئەتڵەس لەسیل باوکاری ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی بە بەشداری چەندین کۆمپانیا سێمین فێستیڤاڵی بەهار ڕێک دەخا لەیەکی 4 هەتا دەی 4 لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی پێشوازی لا وڵاتیان دەکا. لە سێمین فستیڤاڵی بار کۆمپانیا و خاوەنکاران دەتوانن ڕاستەوخۆ مامەڵە بکەن لەگەڵ کڕیار لەگەڵ پێشکەشکردنی خەڵاتێکی ناوازە و گەورە لە ئۆتۆمبیلی 0 کیلۆمەتری 2021 لە کۆتا ڕۆژی فستیڤاڵی بەهار. سێمین فستیڤاڵی بەهار گەورەترین بازاڕی شار. کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمی جیهانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندی ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەرشهبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. خۆشترین و باشترین جبس هەڵدەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێیەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە بووە. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بەسە
بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جپسی نینیایە لێ جپسێکی ترا نەخواردووە ئەوە تا لەناو جانتاکەشما پێمە حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جپسی نینی بێگومان وەڵامەکەت زۆر ڕاستە دڵنیا بوومینیە ئەو جپسەی وێنەی نییە هەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە و هەر نینیە جپسی نینی تامێکی لە یاد نەکراوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز مامۆستا پێش ناوبڕەکە باسیەوەت کرد ئەگەر هەریم 460,000 بەرمیل لە ڕێی سۆمەوە بفرۆشێت بڵین مانگانە زیاتر لە 350 میلیۆن دۆلار بڵین داهاتی نەوت زیاد دەکە داهاتی نەوتی هەرێم بەس ئەی هۆکار چی ئێستا دەسەڵاتدارانی هەرێم ئامادەن تەنها داهاتی 250,000 بەرمیل تەسلیم بکەن نهێنیەکەی چییە بڵێن؟ هەرێمی کوردستان لە ئەو تەرحەی کە لە ناو پرۆژە یاسای بوجا هەیە کە داهاتی 250,000 ئەقیام تەسلیم کەن بە سیاری سۆمۆ و لە مەی دواییشا کە ڕازی بوون لەسەری لە کۆتایە هەر باز لەوەکە بەمەرجێ ئەو بڕێی کە 460,000 دوای ئەوەی کولفەی شەریکاتی لێ دەرەکرێ و پترۆ دۆلاری لێ دەرەکرێ و ئیستهلاکی محەلی لێ دەرەکرێ بە ئەندازەی 250,000 بەرمیلی بمێنێتەوە بە سیاری سۆمۆ هەرێم بیفرۆشێ پارەکە تەحویل کات چکە دوجار نووسراوە ئەقیام هەرێم لەمە بۆ ڕازیە هەرێم ئەوێ شەرعیەت بدا بە فرۆشتنی نەوت ئەم شەرعیەتەی دا بە فرۆشتنی نەوت حکوومەت جارێکی کە ناتوانێت کە لە قانونەکە شەرعیەتی وەرگر لە مەرحەلەیەک لە مەرحەلەکانە حکوومەتی اتحادی جارێکی کە ناتوانێت سکاڵا لەسەر هەرێمی کوردستان تۆمار بکە نە لە مەحافلی دەولی نە لە محکەمەی اتحادی ئەوەی کە باسم کرد 350 میلیۆن دۆلار زیادەکە معادلەیەکی زۆر بەسیط خۆزگە هینێکە بواە وایت بۆردێکە بواە تەختە سپیەکە بواە بە نووسین بۆ منکرایە بەڵام ێستا لەوانەیە هاوڵاتیان ئەگەر جەنابەت لای خۆشت ئەوە بنووسی ئەگەر عێراق بیفرۆشێ نەوت بفرۆشێ بە 61 دۆلار هەرێم بە چەندەی فرۆشێ 11 دۆلار بە پێی تەقریری دیلۆیت کە ئەڵێ لە نێوان 11 بۆ 4 دۆلار و 20 سنت فەرقیان هەیە بۆ لەبەرەوەی نەوتی ئێرە ڕسکی تایە کۆمپانیاکان زۆر مامەڵەیەکی تەندروستی لەگەڵاناک بڵین بە 9 دۆلار کەواتە هەرێم دەیفرۆشێ بۆ نمونە ئەگەر عێراق بە 61 بیفرۆشێ هەرێمە بێ بە 50 بیفرۆشی باش لەو 50 دۆلارە هەرێم چەندی بۆ مێنێتەوە بە پێی راپۆرتی دیلۆیت کە دیراسەمان کردووە و نسخەیمان لایە هی ساڵی 2019 هی 3 مانگ و هی تەواوی هەر 4 فەسڵەکە لە 155 ئەوەی کە هەرێمە ئیفرۆشێ ئەو 50 دۆلارە ئەڕوا بۆ کولەفی شەریکات لە 145 بۆ هەرێمەمێتەوە ئەمە لەگەڵ پەرلەمانتارانی کوردستانیشا ئەم مناقەشەیە کراوە و لەگەڵ خەڵکی شارەزایشە کەواتە ئەگەر لە 50 دۆلار لە 145 بۆ حکوومەتی هەرێم بمێنێتەوە واتە لە هەموو بەرمیلێک لە باشترین حاڵ تا 22 دۆلار و نیوە مێنێتەوە بۆ هەرێم کە هەندێک لە برادرانی پەرلەمانتار باسییان لەوە کرد نەخێن 22 نامێنێتەوە 90 دۆلاری مێنێتەوە هەندێک دەڵێن 16 دەمێنێتەوە هەندێک باز لەوەکەن کە 16 دۆلار مێنێتەوە بەڵام باەمە لە باشترین حاڵ تا بڵێن 22 دۆلار و نیوە مێنێتەوە ئەگەر کولفەی نقل گۆڕانکاری بەسەر هاتووە چکە کولفەی نقل ئێمە لەو کاتا باسمان کرد کە نزیکەی 5 دۆلار و 80 سنت دەدرێ بە کولفەی شەریکەی بۆتاش لە خارجی هەرێمەوە هەتاوەکو مینای جیهان لە ناو هەرێما 4 دۆلار دەدرێ ئەوەی شەریکەی بۆتاش کەم کراوەتەوە بە 3 مەرحەلەوە پێم وایە ئێستا 2 دۆلار و ئەوەندە سنتەدەن بۆیە هەموو بەرمیلێک 6 دۆلار لە کاتێکە عێراق یەک بەرمیل نەوت دەقڵەکە بە ئیتیفاق لەگەڵ وەزارەتی وزەی تورکیا لە کەرکووک لە خارجی با بڵێن هەرێمەوە لە خارجی عێراقەوە بۆ مینای جیهان بە 1 دۆلار و 10 سنت هەرێم 4 دۆلار بەس بۆ کۆمپانیا حیزبیەکان وەرەگرن کە ئەو بۆریەیە کە لە ناو هەرێمایە هی شەریکەی ڕۆزنەفت و کۆمپانیای کارە لە دەرەوەی هەرێمی کۆمپانیای بۆ تاشی تورکیە کە لە بیدایەتەوە ئەمە بەپێی راپۆرتی دیلۆیت کە چەند وەزارەتی وزەی تورکی قازانجی کردووە بۆریەکانی تورکیا قازانجیان کردووە کۆمپانیا ناوخۆیەکانی هەرێم کە هەمومان نەزانێ و کۆمپانیانە هیکیان و سربەکیان و بۆ کێکارەکە
بۆ ئەوەی 22 دۆلار کاڵێ ئەقیام بسعر سۆمە نرخی بەرمیلێک بە سعری سۆمە بابە عێراق یعنی هەرێم کە بە 50 ئەیفرۆشێ ئەبێ 61 دۆلار با بە عێراق خۆی چەندی بۆ ماوەتۆ 22 دۆلار و نیو بۆ ماوەتۆ ئەی چەندێکی ترەمێنێتەوە تابیدا لە 22 دۆلار و نیو تا 61 دۆلار واتە 38 دۆلار و نیو ئەبێ نەوتی تر بفرۆشێ تاوەکو 38 دۆلاری تر پەیاکە ئەنجا بیدا بە عێراق ینی بۆ هەر بەرمیلێک دەبێت 38 دۆلاری بخاتە سەر هەموو بەرمیلێک کە فرۆشێ بێ 38 دۆلاری کە بخات سەر کەواتە هەموو بەرمیلێک ئەبێ بەرمیل و نیوێکی تر بفرۆشێ یعنی بۆ هەر بەرمیلێک بۆ ئەوەی پارەی عێراق دەرکا نرخی بەرمیلێکی عێراق دەرکا بێت 2 بەرمیل و نیو بفرۆشێ بە زیادیش باش کەواتە هەرێم لە بریەوەی 250,000 بەرمیل بفرۆشێ ئەبێ 250 نیو بفرۆشێ ئەم جارەکانێ پارەی 250,000 بەرمیلەکە کە ئەدرێ بە عێراق ئەمە بۆکە تەنها بۆ ئەوەیە شەرعیەت بۆ فرۆشتنی نەوت دروستکە و ئەمە ئەجیندای تریشی تێکەڵە وەکو کۆمپانیا حیزبەکان ئیسفادە لە کولفەی نقلی نەوتەکەن تورکیا لە بری ئەوەی کە و ئیسفادەکە دامی سیاسی هێزێکی سیاسیەکە ئەمە هەموو ئەو بابەتانە لە خۆیەگرێ و پەیوەندی هەیە بە هەندێک قەزیترەوە کە ئەکرێ لە مستەقبەلا مناقەشەی بکەین کەواتە هەرێمی کوردستان لەم فەقەرەیە زەرەر ئەکا ئەی بۆ ئەیکا تەنها بۆ شەرعیەتدانە بە فرۆشتنی نەوت و بۆ شەرعیەتدانە بۆ ئەو پارەی کە کۆمپانیا حیزبەکان ئیسفادەی لێکەن و بۆ شەرعیەتدانە ئەو نەوتەی کە وڵاتێکی ئەقلیمی ئیسفادەی لێکە چ کۆمپانیاکانی بێت چ بۆریەکانی بێت چ ئەو بۆرسانە بێت کە مامەڵە لەگەڵ ئەو بابەتانە باشە بە زوێنەی کە بووێنێکی وەفدی هەرێم لە بەردەم هۆڵی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق زۆر سەرنجی خەڵکی ڕاکێشە ینی هەندێکیان باسییانەوە کرد بۆچی حیساب بەم شێ بۆ پەرلەمانی کوردستان ناکەن بەڵام بۆ پەرلەمانی عێراق مامەڵە دەکەن یاخود ێستا بۆ منە داوای شەراکەت و بڵێن خۆنە سەپاندن لە عێراق دەکەن بەڵام لە کوردستان پێچەوانە پەیڕەوی دەکەن پەرلەمانی کوردستان پەرلەمان لەگەڵ ڕێزمە پەرلەمانێکی ئاکتیڤ و کارامە و پێگەی نییە ینی لە ڕاست ئەو قسەی من یە قسەی پەرلەمانتارەکان خۆیانە باش پەرلەمانی عێراق پەرلەمانە ڕەغمە ئەو فەساد و گەندەڵی و ئیرهاب و قۆرخکاری هێزی سیاسی و مەزهبی و تائیفی و قەومی و ئەمانە هەموو هەیە بەس پەرلەمانی عێراق پەرلەمانە جۆرێک لە ئاکتیڤیتیایە یعنی موازنەی هەرێمی کوردستان بە حیاتی ئەوەنە کێشمەکێشمی تا دروستە بێ کە ئەوەی لە پەرلەمانی عێراقدا هەیە باش قانونی محکەمەی ئیتیحادی ئەوەنە کێشمەکێشمی لێ دروستە بێ هیچ قانونێک لە هەرێمە ئەگەر حیزبی دەسەڵات ویستی ئەوەنە کێشمەکێشمی لێ دروست نابێت لەبەرەوەی زۆرینەی هەیە تێپەڕێنەوە باشە بەس لەوێ نایەڵن زۆرینە هەبێت بڵێن کێستا بۆ دیارێم لە بەردەم هۆڵی لیژنەی دارایی تەنها ڕێگەش نەدرا بوو لە ڕووی یاسای ڕێگە نادرێ بێنە ناو لەوێ لەگەڵتان کۆبوونەوە لەوێ وەستا بوو خۆی ئەگەر لیژنەی مالی قوبوڵ نەکا کەس ناتوانێت بێت تەنها پەرلەمانتار بۆی هەیە بێتەناوەوە بەڵام ئێمە ئەم جارە ئەم موازنەیە 4 کۆبوونەوە و بەوەی ئەو ڕۆژەی کە هاتن ئەو فەقەرەی پارێزگا مباشری مامەڵەی مباشری پارێزگاکانیان ڕۆژاندۆ ئەوە پێنجەم کۆبوونەوەیە لەگەڵ لیژنەی مالیاکرێ یا لەگەڵ بەشێک لە لیژنەی مالیاکرێ ئەگینا تاک بە تاک وەفدەکەی هەرێم هەموو ئەندامانی لیژنەکەی بینیوە بە کوردەکانیشۆ بە هاوپەیمانی هیواش بەشدار بووە لە کۆبوونەوەکان لەگەڵ وەفدی هەرێمە هەرچەندە من نەچووم و ناچم بۆ کۆبوونەوەانە بەڵام هاوپەیمانی هیواش بەشدارە لەو کۆبوونەوەانە بۆیە وەفدی هەرێم ئەزانەیەک حکوومەت لە بەغدا زۆر لاوازە بە پێچەوانەی هەرێمی کوردستان و پەرلەمان لاوازە لە بەرامبەر حکوومەتە لە بەغدا نەخێر حکوومەت لاوازە لە بەرامبەر پەرلەمانە یعنی ئەو نەسەی کە پەرلەمان دای ئەڕێژێن ئەگەر فەجوەیەکی تابێ حکوومەت جەراعەتی ئەوەیەکە کە پارە بنێرێ بۆ هەرێمی کوردستان مستفا کازمی ناتوانێت کە پەرلەمان بڕیاری لەسەردا هیچ حتا ئەگەر بڕیارەکە بە شێوەیەکی مەتاقی بنێرێ پەرلەمان لێپرسینەوە لە حکوومەتەکەی کازمیەکە و دوور نییە استیجوابی کازمی خۆی نەکە بۆیە پەرلەمانی بەغدا پەرلەمانێکی ئاکتیڤە ڕاستە پەرلەمانێکە لە ڕووی پرەنسیبەوە مەسەڵەن یەکێک لەو گلەیانەی ئێمە هەمانە کۆبوونەوەکانی تەندروست نین مەسەڵەن کۆبوونەوەکانمان ئێستا کەوتووەتە شەو هەموو لەم ماوەیە هەموو کۆبوونەوەیەکمان سەعات 2-3 تەواو یاسای تەمویلی عیجز سەعات 5 بەیانی دەنگی لەسەر دراوە بەس تۆ تەسەور کە ئەندام پەرلەمان ئامادەیە بمێنێتەوە هەتا بەیانی
باش بۆ مناقەشات ئەو ڕۆژی یەکەم کە چوین مناقەشەی بابەتەکەمان کردووە لە سعات 11 ئێمە لە کۆبنەوە بین حتا 2 دقە 2 دقەی شەو کە ئەمە قورسە ئەو فترە زەمەنیە. باشە کاتمە زۆر کەمەوە بەس سەبارەت بۆی کە دەنگ و باسە بوو لەقی سۆمۆ ئامادەی لەقی لە هەرێم کوردستان بکاتەوە سۆمۆ کاتی خۆی وتیان یاخود هەرێم بەشدار بێت کاتی خۆی کە لە وەزیری نەوتمان بان کرد سۆمۆی لەگەڵ خۆی هێنابوو سۆمۆ ئامادەیە کە ئیشرافی نەوتی هەرێمەکە بەرپرسانی هەرێم سامانە سروشتەکان جارێ هەماهەنگێکی کامیلیان هەبێ لە ناو سۆمۆ تەشکیلەی ئیدارەی سۆمۆ بەرپرس و جێگر و هەموو ئیداریات مدیر عامیان دەدەنێ جێگری سۆمۆیان دەدەنێ یعنی ئەیانەوێ بە هەماهەنگی لەگەڵ هەرێمی کوردستانە یعنی بێتە دایرەیەکی ئیتیحادی یا شوبهە ئیتیحادی بۆی هەرێمیش بەشداری بکات لە ئەو شەریکە بەڵام هەرێمی کوردستان پێشنیاری دروستکردنی شەریکەی کۆمۆوەکە کە شان بەشانی شەریکەی سۆمۆ ئەگەر نەوت بفرۆشێ لە وڵاتێکا پێویستی بە 2 کۆمپانیان نییە لە ڕاستی باش ئەگەر ئەیانەوێ بەشدار بن لە ئەگەر نێتێکیان نییە بۆ ئەوەی ئەم شتە دیزە بە دەرخۆنە بکەن بەکەیف خۆیان ئەو سەفقانەی کە هیانە تێیپەڕێنن ئەو کۆمپشنانەی کە هیانە وەریگرن ئەوە بۆ لە دەوائری تری ئیتیحادیە شەڕی فەڕاشەیەکەن با لە شەریکەی سۆمۆش کاتی خۆی هەوڵیان بدایە چۆن جێگری وەزیری نەوت کوردە با لەوێ ئەو بابەتە شۆڕکەنەوە کە پێداگری بکەن وەفدەکانی هەرێم لە کاتی تەشکیلی حکوومەتە بەڵێ لە شەریکەی سۆمۆژە بێ لانی کەم لە سا 12 کاتم زۆر کەمابەست دوو پرسە سەبارەت بۆی کە هیچ لایەنێکی سیاسی لێرە لە کوردستان ڕێکەوتنی کردووە لەگەڵ لایەنێکی شیعە بۆ تێپەڕاندنی بودجە بە شێوەیە کە بێکەوە حکوومەتی داهات و عێراق پێک بێنن لە ئێستادا حراکێکی زۆر قوڵ هەیە من ئەندامێکی ئەوەی کە لە ناو سائیرونایە دانوستان لەگەڵ ئەو هێزە سیاسە باسی کرد تا ئێستا 14 جار وەفدی پارتی دیموکراتی کوردستانیان بینیوە کە بەنیازن ئیتفاقێک بکەن کە ئەمان بە هەموو شتێکی ئەوان ڕازی بن ئەوانش بە تەنها یەک شتی ئەمان ڕازی بن چییە؟ ئەوان چی ئەەکەن پێی ڕازی بن ئاعترافیان پێ حکوومەت پێک بێن ئەوانیش قبول بکەن قەراری کوردی لەدەست هێزێکی تەنها هێزێکی هەرێمی کوردستانە بێ کە ئەویش پارتی دیموکراتی کوردستان باش بەزۆکو نرخی دۆلار هاوڵاتیان زۆر متابعی دەکەن ئێستش داواکاری هەبوو بۆنەوە دەوڵەتی یاسا دەڵێگە نرخی دۆلار دەستکاری نەکە دەنگ بە بوجەکە نادەن ئەوە کوتلەی نەهجی وەتانی کە سەر بە حیزبی فەزیلەیە و هەندێک پەرلەمانتارن کە واژویان کۆ کردبووە بە حساب 150 پەرلەمانتار بوون بەڵام ئەمە سەلاحیەتی پەرلەمانی ئیتیحادی نییە ئەمە سەلاحیەتی بانکی مرکزیە لە عێراقا سوڵتەیەکەیە پێوترێ سوڵتەی نەقدی ئەم سوڵتەی نەقدی بەرپرسە لە سعری عملەی ئەجنەبی اینجا دۆلارە دینارە بەتایبەتی وڵاتانەی کە ڕەبتی عملەکان بە دۆلارەوەیە ئەو سعرە بانکی مرکزی دایانێ لە هەندێک وڵاتە بە مستەقل دایانێ لە عێراقا ڕاوێژی بە حکوومەت کردووە وەزارەتی دارایی چونکە سیاسەی مالی مختص لێکێ وەزارەتی دارایە سیاسەی نەقدی مختص لێ بانکی مرکزیە هەماهەنگیە کراوە لە بینی ئەم دوانە لەگەڵ دوو مؤسسەی دەولی کە بانکی دەولی سندوقی نەقدی دەولیە پێشنیاری ئەوەیان کردووە سعری دۆلار لە 145 160 وەزارەتی دارایی عێراق پێشنیاری کردووە 145 بێ لەگەڵ بانکی مرکزیە ئێستا ئەو 145 سابت بووە بۆیە لە سەلاحیەتی پەرلەمان نییە هیچ دەستکاریەکی ئەو سعرە بکە ئەوەشی کە لەناو موازنە دێت کە ئەڵێ نەوت بەوە نەفرۆشێ وسعری دۆلار بە دینار بەوەنە ئەخەمڵێنرێ ئەوە تەنها معلومەیە حتا سعری بەرمیل نەوت لە بیدایەتەوە 42 دۆلار دانرا بوو دوای ئەوەی پرس کرا بە وەزارەتی نەوت کراوە بە 45 دۆلار بۆیە ئەوە پەیوەندی بە پەرلەمان و نیە و پەرلەمان ناتوانێت چۆن ناتوانێت سعری نەوت بگۆڕێت لە خۆیەوە ناشتوانێت سعری دۆلار بەبێ گەڕانەوە بۆ بانکی مرکزی بەزەگەر فشار لەسەر حکوومەت دروست بێ دەستکاری ناکریا قورسە لەم بارودۆخە دەستکاری ئەم بابەتە کە تەنها ئەوە گۆڕن هەم یەکەم بانکی مرکزی سمعە لە دەسەدا دوو عملەی عراقی زعزعی بۆ دروستە بێت چکە یەکێک لە اختصاساتی بانکی مرکزی استقراری ئەسعارە کە ئەوە کاتی خۆی کاکحاکیم بۆ ئەوەیەوە بە تەفسیل ئەو 145 چۆن دانرا بوو وەزارەتی بانکی مرکزی داینابوو 125
135 بە 3 مەرحلە بیگۆڕێ بەس خوبەرای نەقد وتیان ئەگەر بە 3 مەرحلە بیگۆڕ زعزعی نەقدی دروستە بێ بۆیە یەک بڕیار بدەن و با یەک قەفزە بێ تۆ بە دووری دەزانێت سکاری بکرێتەوە لەو کورمەودا ینی ئەمە قسەی بانکی مرکزی قسەی من نییە باش بانکی مرکزی ئەڵێ ناتوانم 23 تریلیۆن دینارم پێ پڕ کردو کورتێنان کورتێنانی پێ پڕ کردوەوە واتە ئەگەڕێتەوە بۆ 96 تریلیۆن دینار سپاس دەکەم سپاس بۆ ڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید دەنامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق مادوومان کردی سوپاسیان بدە بۆ دەکەین زۆر سپاس بۆ بینێرانی ڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ